با هەواڵی بەرهەمی یەکێک لە هونەرمەندە دیار و جانخۆشەکانی نێوگۆرانی موزیکی کوردی خات و چۆپی فەتاح دەست پێ یەکەم دیارە بەشێک لە هونەرمەندان لە پێش بڵاوکردنەوەی بەرهەمەکانیانەوە سوود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەتیش پێگەکانی خۆیان وەرئەگرن بۆ ئەوەی کە ئاماژە بۆ بکەن کە بەرهەمی نوێیان هەیە و کە کاریان لەسەرەوە کردووە کە چۆن بتوان ڤیدیۆ کلیپێکی جوان پێشکەش بووە هەوادارەکانی خۆیان بکەن. لە ئێستا هونەرمەند چۆپی فەتاح نوێترین بەرهەمی خۆی کە ئەویش کلیپی ڕێگەیە بڵاوی کردەوە دیارە ئاواز و بڵێن تێکستی ئەم بەرهەمە لە هونەرمەندی گەورە زیادە سادەوە نووسراوە و هونەرمەند چۆپی فەتاحیش ئاماژەی بۆ کردووە کە لە ئێستاە واتە کاتژمێر 7 بەرهەمەکە لە ڕێی یوتیوبی خۆی بێگومان بڵاوەکاتەوە. هونەرمەند چۆپی فەتاح لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام ڤیدیۆیەکی بڵاو کردوەوە تێدا ئاماژە بۆ دەکات کە سەعات 11 ئەم مانگە لە ڕێگەی چەناڵی یوتیوبی خۆی نوێترین بەرهەمی بڵاوکاتەوە. هونەرمەند ئاماژەی پێکات بەرهەمەکە ناوی ڕێگەی و هۆنرا و ئاوازی لەلایەن هونەرمەندی دیار زیادە سادەوە بۆ دانرا و موزیکەکەشی لەلایەن ئەمیر جەباریەوە بۆ کراوە. یوتیوب چینەڵەکەم چۆپی ئۆفیشڵ ئەم بەرهەمە ئاواز و هۆنراوەکەی هی مامۆستا زیادە سعەدە، موزیکەکەی ئامادە کراوە لەلایەن مامۆستا ئەمیر جەباریان، کلیپێکی یەکجار جوان